234 ساڵ بەسەر دروستکردنی شاری سلێمانی لەلایەن ئیبراهیم پاشای بابانەوە تێپەڕ بوو. ساڵی ڕابردوو بەهۆی قەیرانی داراییەوە حکومەت یادەکەی نەکردەوە، بەڵام ئەمساڵ بەڕێوەبەرایەتی گشتی ڕۆشنبیری سلێمانی بودجەیەکی تەرخان کرد بۆ ئەنجامدانی چەند چالاکیەک لە ساڵیادی دامەزراندنی سلێمانی و وا بڕیارە ماوەی 3 ڕۆژ بخایەنێت. ڕۆژانی دواترە لە ماجدی مۆڵ فستیڤاڵێکی شێوەکاریمان هەیە کە برا عەرەبەکان هێنایوانە لە سنتەری داروسەلام و لە سنتەرێک تری عەرەبیەوەی بۆ ماوەی 7 ڕۆژ بەردەوامە بێ ئەوی ژیانی. ڕۆژی ئەخیر ئێمە دوو پانەڵمان هەیە لە کافێنێتی ئەمنە سوورەکە. پانەڵێکیان سەبارەت بەوەی چۆن سلێمانی پێش بخرێەوە، چۆن گەشەی پێ بدرێت لەباری کلتوری ڕۆشنبیریەوە. پانەڵەکە تریشیان سەبارەت بەوەی کە چۆن ڕوحێکی ڕەخنەگرانە پەرە پێ بدەین لە ڕۆژنامە و گۆڤارەکان و لە میدیاکانە بە شێوەیەکی گشتی. بەڵام بودجەکە ئێمە تەرخەمان کردەوە، من ژمارەکە بزەبت ئێستا لەبەردەستمان نییە، بەڵام بودجەیەکی زۆر متەواضع و کەم بوو، یعنی کە ڕێگانەکەی ئێمە کردوێتی. سلێمانی بەراورد لەگەڵ شارەکانی تردا مێژوویەکی دێرینی نییە، بەڵام خاوەنی کلتور و دابوونەریتێکی دەوڵەمەندە. ناوەندی ڕۆشنبیری و پێگەیاندنی دەیان نووسەر و ڕۆناکبیر و شاعیری گەورە بووە و بە شاری هەڵمەت و قوربانی ناسراوە. هەمیشە قوربانی داوە لە پێناو ئازادی و سەربەستیدا. لە ساڵی 2013دا وەکو پایتەختی ڕۆشنبیری دەستنیشان کراوە. ناوەندیە کلتوریەکانیش شاهیدی ئەوە دەدەن سلێمانی کلتورێکی ڕەسەنی هەبووە. شاری سلێمانی شارێکە دڵگەورەیە، زۆر هەوراز و نشێوی بەسەر هاتووە، بەڵام لەبەر دڵگەورەی خۆی لێبوردەیەکی زۆری هەیە، بە تایبەتی ئەوانەی کە خەڵقی شاری سلێمانی. من لەم کەناڵی جەنابتانەوە داواکەم لە هەموو جیلی ئێستا و داهاتوومان کلتور و کەلەپوری خوان ئیهمال نەکەن، چونکم احترامم هەیە ئەگەر هاتوو ئیهمالیان کرد معنای ئەوەی سلێمانی خۆش ناوێ. لە بەشێک لەو چالاکیانەی کە بۆ یادی سلێمانی سازکرا بوو، نەمایشکردنی جلوبەرگی کوردی پیاوان و خانمان بوو. هەرچەندە ئێستا گۆڕانکاری زۆر بەسەردا بوو نەریتەکان داهاتووە، بەڵام بە بۆچوونی خانمان جارێکی دیکە خەریکە هەوڵاتیان دەگەڕێنەوە سەر جلوبەرگی کۆن و باب و باپیرانیان، چونکە ئەو دەستورەی ئەوسا بە شیاوتر دەزانن. من کەواکەم هینەنکمە سەردەمی جوولەکەکان بەدەست دووراوە، ئەو کاتە مەکینە نەبووی، ئەو کاتەیە لە بەرمایە هەڵم گرتووە. تە گۆڕانکاری لە جلەکانە کراوە کەم تا زۆر، هەرچەنە زۆربەی خەڵکیش ئێستا کچان زیاترە چنەوە سەر مۆدێلە کۆنەکان، سەر و بەست و کڵاو و سەرشان و ئەم شتانە زیاتر بەکارهێننەوە. بەس من پێم وا بێ هەر جلە کۆنەکە جوانتر و زیاتر مۆرکی کوردەواری و بگرە سلێمانی زیاتر پێوە دیارە. لەو چالاکیانەی کە بۆ یادی دامەزراندنی سلێمانی بەڕێوە دەچێت، نەمایشکردنی جلوبەرگی کوردی و خواردنە کوردەواریەکان و کاری دەستی دەبێت. بڕیاریشە لە ڕۆژانی ئایندا چەند سیمینارێک لەسەر مێژووی سلێمانی و ئەو قۆناغانەی بەسەر شارەکەدا تێپەڕیوە ساز بکرێت. سلێمانی جیاواز لە شارەکانی تر هەر لە سەرەتاوە بە پایتەختی دروستکراوە و لە مێژووی خۆشیدا هیچ دەسەڵاتێک نەیتوانیوە دەستەمۆی بکات و هەمیشە بە زیندوی ماوەتەوە. لە هەموو ڕاپەڕین و شۆڕشەکانیشدا خەڵکەکەی لە ڕیزی پێشەوە بوون. ڕامیار عوسمان کەناڵی ئاسمانی پێیان سلێمانی.